هەیان لە پێناوبراکەی خۆی کردە قوربانی، چوو بۆ لای ڕەسوول کەسێک بوو هەیان هەرگیز نەیدەویست بیبینێت، کابرایەکی بێویژدان لەبەر ئەوەی پارەی هەبوو 2 ساڵ بوو هەوڵی دەدا هەیان مارە بکات و بیکاتە ژنی دووەمی. هەیان قەت بە خەیاڵشی نەدەهات بە پێی خۆی بچێتە لای ڕەسوول و پێی بڵێ قەرزی براکەم بدەوە و منیش دەبم بە هاوسەرت. ئای دنیایەکی چەند غەدارە، پارەوا لە هەندێک کەس بکات خەڵکی پێ بکڕن و بیفرۆشن. دۆخێکی هێندە بە ئازارە لە پێناو نەبوونی و پارە کچێکی جوان خۆی بکاتە قوربانی. هەیان 2 جار قوربانیە، یەکێکیان بۆ خۆی کە کچێکی وا جوان چۆن خۆی هەڕاست کردووە، ئەوی تریان ئەو خۆشەویستیە گەورەیە کە بۆ براکەی هەیەتی. ئیتر ڕەسوول 2 دەفتەری دەداتێ و دەڵێ سبەی دێم بۆ ماڵتان کاتی مارەکردن دادەنێم. بەسەر چاو چەند ساڵە دەزانی ئەمن چاوەڕێی تومە مشتاقی تومە هەراتو 2 دەفتەر وەی بەسەر چاو ئێستا لەو دێن. ئەمریکا لە خزمەت دابم. سوپاس دەکەم منە ببووم لە خزمەتتدا. دووبارە سوپاس. سەرچاو گەلەک بەخێر بێ. باوچیان تاوانباری سەرەکیە چونکە ئەو یارمەتی کوڕەکەی نەدا، بۆیە تووشی شۆکێکی گەورە بوو. هاواری لی هەڵدەستێت و پێیان دەڵێت بە هیچ شێوەیەک ئەم وەزعە قبوڵ ناکرێت، ئێستا تەلەفۆن بە ڕەسوول بکە. بەڵام بەداخەوە ڕەسوول دەگات و ئیتر چیرۆکەکە بۆ ئێوە جێدەهێڵ.